بنای خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان ئازیزان دەش وتەی بەخێناتن لەلایەن جەنابی مامۆستا کوڕی پاکەوە پێشکەشتان دەکرێت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد يشكو خلق من الولد يشكو درك بكم إن شاء الله درك كراوي به وإهواءات تشوك إن شاء الله بارك الله فيكم وقد جاء به وشايكان بكنا وجه بالله سرتاب خيراتي هم ولايته لا وكان الله سبحانه وتعالى أوش قوم أمكات والفردوس الأعلى اللهم آمين وهو الولي والقادر على ذلك بناوي مزقوتي بصلاح شهر زوري لا أنداما هرتا كركاني أتاوكو كوتايك إلى أحمد حركات يا محمد بركات يترهميان بقرأ وخداتني دكتوري برزة كين زوزو خوش حاوي ودعوة كان إن شاء الله لقيامة شاء وعلى سور المتقابلين أو أخواكم أنكاتو زوزو بخير دكتوري برا جوناتي تمالي كسكات تمالي خواب مزقوتي خوتان مزقوتي وإسلام وأمتي وخواب هذا الشيء وسمان عجباته وكا دستي بوني ومزقوتيان هوا أوش برهمكيتك أيبيني لدبايك وركش مجديتي خوش وبويش وعلم ويدعاء الأبراك براك روبرانيك روليكي خمر روليكي كردا ديالا قرقاني مروبايتي أخذ أوانيك تينون با تشغل با أمتي محمد عن حالنا سبحانه عليه الصلاة والسلام لا ريان ياخذ لا ريان أبي يستر الحمد لله لا جوانا روشتي أو المسلمان راسل رستكي ودر كوتوتو هاتو لبي وتارك إن شاء الله إعلان إسلامتي خوي أكاتو خوي باوتان باسكا شون باورين نبخرام نبي غمر نبي إسلامك أبوا يستحقوا مزقوت مباركة وليك كل رجال خليته باوشي إسلاما ودوا إن شاء الله بعد خير وأكينوا شاهدك أين تلبر شاي بالإسلام جامش إن شاء الله في قدوم دكتورة به دوبر على دكتور يان بخيراتنا لكن بخيراتي يرم يا أخو بخير خۆشەویستان جزاك الله خيرا وسلام قوربەندی ژیان لە بەریتانیا لە ماوەکانی ڕابردوودا خزمەتێکی بەرچاوی بەڕەوەندی کوردی کردووە پێشتر وەکو قوربەندی مامۆستان و دواتر وەکو قوربەندی ژیان ئێمە سپاس بەخوای پەروەردگار هەمیشە لە خزمەتی تەواوی ڕەوەندی کوردیا بووین و لە چەند هەفتەی پێشوودا بەرەوبووم و بەرنامەیەکی تری ژیان لە کوردستان جەنابی دکتۆر موختار تاڵەبانی لێرە بوو گرنگیەک و جوجوڵێکی باشە خستە ناو ڕەوەندی کوردیەوە بە تایبەت سوودێکی باشی بوو بۆ خێزانە وەرزەکان لە وڵاتی بەریتانیا و لە زۆربەی شارەکان. ئەم جارەش زۆر بە خۆشحاڵیەوە میوانداری و هاتن و تەشریف لە قدومی جەنابی دکتۆر عەبدولواحید لێرەیە. زۆر دڵخۆشین بە هاتنیان یاخوا بەخێر بێن سەرچاومان هاتنیان دەبێتە جێگای خەیر و دەبێتە جێگای ڕێزی هەموومان کە لێرە کۆبووینەتەوە. ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەو بابەتەی کە ئەمڕۆ باسیەکە ڕەحمەتە و ئیلما ببێتە خەیر و ببێتە خۆشی و ببێتە ئاوادانی تەواوی خێزانەکان و تاک بە تاکی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا. ئێمە دڵخۆشین بە کارەکانمان و دڵخۆشین بە تەواوی جموجوڵەکانمان و قوربەندی ژیان لە داهاتووشدا بەرنامە و میوانی باشتر و چاکمان دەبێت. ئومێد دەکەین ئینشاءڵڵا هەموومان خزمەتی جەنابی دکتۆرە سودمەند بین لە وتە بەنرخەکانی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. شمراني خوشويست عزيزان وبرايان كرزباناني عزيز حالم كالولات غريبي خدمتانا أتشينا خدمتي عندك بخشش كخواي جورا بيداوين وما نويت بزانين شون استفادة لو رحمة بكين كسماني لي بجنبوين وكسيش لي بجنابه طالما بحكمي أويك لقل يا راحة توين أمهم نعمة ورحمتك بسرمان ويا ذو قدري نازاني دیار هاتنی ئەم جارێ ئێمە بۆ ئەم وڵاتە بە تایبەتی بۆ لەندەن مؤتەمەرێکی عالەمی هەیە بە ناوی World Cancer World Conference for the Thyroid Cancer
وتەمەنی عالەمی بۆ شێرپەنجەی غودەی تەرەقی. دیارە ئێمە الحەمدوللیلا لە کوردستانەوە لینکمان هەیە لەگەڵ دکتۆرەکانی بەریتانیا بە تایبەتی لەگەڵ تۆپەکانیانە ئەوانەی کە مؤتەمەرەکەیان ڕاخستووە پرسوڕای نەخۆشمان هەیە پرسمان پێەکەن پرسیان پێەکەین بۆ ئۆنلاین لەسەر خەتی لەگەڵ یەکتریە کە الحەمدوللیلا زانیان هەیە بچین داوەتیان کردین بۆ مؤتەمەرەکەی خۆیان کە لەو پەڕی یابانەوە تاوەکو ئەو پەڕی ئەمریکا خەڵکوان کرابوو لەو پەڕی نەرویج و ئایسلاندا و فینلەنداوە خەڵک هاتوو بۆ تاوەکو جنوبی ئەفریقیا و ئێمەش الحەمدوللیلا لەوێ نەک جۆگر بووین بەڵکو قسەشمان هەبوو هاتبوون زانین ئێمە توانین چی ئیسفادەیەک بە بەشەریەت بگەینین و ئێمە وەکو موسڵمانێکی کورد چیمان هەیە چی خبرە و ئەکسپیرینسێکمان هەیە لە بوارەکەی خۆمانە بتوانین بیدین بەمان. ئەوەش مژدەیەکی خۆش بوو الحەمدوللیلا کە لە ناو وڵاتانی عەرەبیە تەنها ئێمەی تیا بووین کە سپیکەر بین بە قسەمان هەبێت کۆمەڵە برای ئازیزی تریش دکتۆریش کە ئێستا حزوریان لێرەیە 4 دکتۆری تری جەڕاحی اختصاص جەنابیشان هەر حزوریان هەبوو تەشریفیان لەگەڵمانە بوو. ئەوەی کە من لە مؤتەمەرە تێگەیشتم 4 ڕۆژ 3 ڕۆژ تەوانگە ڕۆژی یەکەمیشی کە پێوتێ پری کۆنفرانس بخەیتە سەر 4 دانە ڕۆژ ئێمە باسی یەک مۆڵدەمان کردووە ئەویش پێوترێ سەرەتانی غودە. ئەو غودەیە کە من و تۆ هیچ کاتێ نەقەت لێزانی نەبیریشمان لێ کردوتەوە کە خوای گەورە 80 غرام هەلە ڕێنەیە ئەندامێکی بۆ دروست کردووین پێشەوەی ملە و کاتمان بۆ ئەکات و وەکو لابێت وەکو لابراتۆریەک خۆی هەموو لەحزەیەک سامپڵ لە خوێن وەرەگرێ و خۆی تێستێکات ڕێژەی غودە لە خوێنە دیاریەکات و بەپێی ئەو ڕێژەیە مەعمەلەکەی هۆرمۆنی غودە ئەخاتە ناو لاشەوە. ئەوەندەیەک کە من تۆ بە چاو نایبینین بە دەستی شەستی پێ ناکەین مەگەر مل بکەینەوە تاوەکو لامان دیار بێ لە ئەندامێکی ئاوایە خوای گەورە دوو مەعمەلی گەورەی دروست کردووە کە هەم لابراتۆریە و هەم مانیفاکچەرە کە ئەگەر ئەم مەعمەلانە لابین بۆ دروستکردنی بۆ ئیشکردنی ئەم ئەندامە بەسیتە کە ئێمە 4 دانە ڕۆژە لە خزمەتیانین پێویستی بە سەدەها دەستی کاری وەکو جەنابتانە بێ بۆ ئەوەی کە بتوانن غودەی یەک ئینسان ڕێخەن بەڵام بە خیبرە و شارەزایەتی دکتۆر اینجا پێشمان ڕێناخرێت. سبحان الله ئەم نیعمەتە بەسیتە یەکێ لەو سەرەتانانەی کە ڕوو ئەداتیایە تەنها گۆڕانکاریەک و میوتیشنێک و بازدانێک کە لە مایتۆکۆندریایەکی خانەیەک ڕوەدا شتێکی زۆر بەسیت بازدانێکە لە جینێکی بەسیتە ڕوەدات نەکرد کەسەکە خۆی ئایلەکەشیان هەمی بەدوایە تووشەکەن ئەبێ غودەی هەمویان دەربێنیت وە کەسەکان خۆیتە سەر خڕتا وەکماون. ئەم ڕەحمەتە کە ئێمە بە چاوێکی هیچ سەیرەکەین وە قەدریشی نازانین و ئەگەر ئەمەمان نەبێ ئەبێ مانگانە و ساڵانە لە بەردەمی عادی دکتۆرەکانە دانیشین و پارەی یاسەر بکەین و خوێنی لێوەرگرین و نێشتەرگەری بۆ بکەین نعمەتێکی ئاوا بەسیت ئێمە بەس باسی شێرپەنجەکەیمان کردووە باسی بەرزوونیزمی غودەمان نەکردووە باسی ئیتیاد غودەمان نەکردووە باسی ئاتریومۆتۆسمان نەکردووە باسی گرێ غودەمان نەکردووە بەس باسی شێرپەنجەمان کردووە. باوەڕم پێ یەکەن هەموو عالەم کۆ بووینەتەوە نەگەیشتینە نەتیجە نەگەیشتینە ئەوەی کە ئەم نەخۆشە ئەبێ چی بۆ بکرێ و ئەمەی تریشان ئەبێ چی بۆ بکرێ ئەبێ بەپێی چی گاریدایان لێبڕۆی بەڵام ئەم غودەی تۆ سەری لێ تێک ناچێت بەس خۆی نەگەتوانێت تۆ توانێت ئومەتی بەڕێوە بڕێت لەو کاتێک کە لە پشتی باوکتا بووی لەو کاتی خوای گەورە ئەم غودەی بۆ ئادەم دروست کردووە پشتا پشت ئەم غودەیە گەیشتۆتە ئێمە ئیشی خۆیەکە لەحزەیەک بەردوونزم ناکات. ئەم نعمەتە کە خوای گەورە فەرمێ رەبەنا وەسعتە كل شيء رحمة وعلما
خوای گەورە تۆ هەموو شتێکت پڕ کردووە لە ڕەحمەتی خۆت و لە عیلمی خۆت. ئەگەر ئێمە بینە بەرچاوی خۆمان خۆشەویستەکانم، ئێمە بە پارەی سۆشیاڵ و بە پارەی بانک و بە بازی خۆمان ناچین بەڕێوە. ئێمە هەموومان بە تاقەی خوای گەورە ئاچین بەڕێوە. گەر خوای گەورە ئەم قووەتە نەیە، ئەم تاقەیە نەیە، ئەم توانایە نەیە بە بەشەر. لە ماڵەوە ئینسانێکی هاندیکەپی ئەبێ بەسەر فتیا بکرێت بە سێ کەس خزمەت بکرێت. ئینجا ناتوان خزمەتێکن وە خۆی کە لاشەی خۆی وی هەڵەسێت. ئەم لاشەی من تۆ بەڕێزەکەم 200 دانە ئێسکی تایە خوای گەورە کردوێتی بە هەیکلێک و کردوێتی بە فرەیمێک 600 دانە ماسوولکەی پێوە بەندە. ئەم ماسوولکانە ئەگەر 200 دانە ئێسکەکەی بە کۆمەڵی دکتۆر بڵێ ئەم 200 ئێسکەم بۆ ڕێخە 600 دانە ماسوولکە کەشکە گۆشتەکانە کە جوڵ بازوو قووەتەکەی تایە بیدی بە کۆمەڵی دکتۆری تر بڵێ وەرە ئەمانە ڕێخن و ئەمانە لەو بەستن وەڵڵاهی تووشی هەڵا ئەبن. چی جای ئەوەی کە پێی بڵێ ئەم ماسوولکەیە هەموو ماسوولکەیەک کە 600 دانە ماسوولکەیە لە مێشکەوە ئەبێ دەمانی بۆ بێنیت و ئەبێ بزانێت چیەکە و ئەبێ بە هەموو وردەکاری بگاتە هەموو دانەخانەیەکیش کە بە تریلیۆنەها خانەیە لە لەشی ئینسانە کە بەس ماسوولکەی لاشە لە ساعت 40 ئێسکی وەزنی ئینسان پێکەیەنێ. بەس ئەم تۆزە سوبحان الله پێویستە کات دەمانی خوێنی بۆ بچێت، کارەبای بۆ بچێت، خوێنی بۆ وەکو پێێتە ئارتری خوێنبەری بۆ بچێت، خوێنێنەری لێ بێتەوە، هەستی تیا بێ، ئازاری تیا بێ، ڕیسێپتەری تیا بێ، ئەبێ هەموو شتێکی تیا بێ بۆی کە ئەو ماسوولکەیە بتوانێت تۆ بجوڵێنێ. هیچ ماسوولکەیە لە لەشی ئینسانە نابینی بە دوو ئێسکەوە بەسراوە ئیلا ئەبێ جوڵەیەکی تێپەڕان بێ بۆ ئەوەی کە توانێت جوڵەی هەبێ، توانێت ئەوەی هەبێ هەموو جوڵەیەک بکات. تەنها لەم دەستەی تۆیە دیاتە بەس بە پەنجەکان دەکرێت بەبێ ئەوەیە لە خۆ بێت. ئەگەر ویستی قەدری ئەمە بزانیت یەک ڕۆژ تەنها دەست خەڵێکی فاتۆ بزانە دەستە چی لێت هیچی تر. منداڵێکمان هەیە ئیساکەنە لە چاودێری وردی زار کەوتووە. ئەم منداڵە تووشی سەرەتانی مێشکی بووە، دکتۆری نەشتەرگەری بۆ کردووە. ئەو بەشە بچکۆلەیی کە بەقەدەر میسکێکە لە مێشکیان دەرهاتووە بە عەمەلیاتەکەوە یەخت بە کۆتەرێکە سوتاوە ئەم بەشە هیچ ناکات. منداڵەکە وشی هەیە بەزگە جیازەکە و لەگەڵ لەسەر هەڵگرت ناتوانێ هەناسەبا ئاوا وەستەی داخم کرد بە پەلەوی بخێتەوە سەر جیازەکە مانگێ زیاترە لەژێر هەناسەدانی دەستکردایە. دامتان قەدری ئەوە ئەزانم کە هەناسەکانتان یەت و ئەچێ حسابی بۆ ناکەن، زیکرێکی لەگەڵا ناکەن، ئەڵڵاهو ئەکبەرێکی لەگەڵا ناکەین. کامان زمان بۆ خۆشەکە ئەلحەمدوللا ئەگامە لە هەناسەکانمان نییە 16 دانە هەناسەیەک و ئەچێت بەبێ ئەوەی کە پێ بزانین لە کاتی طەبیعیە لە کاتی خەوە. ئەی ئەگەر ئەم کەتاوتە نەما لە مێشکە ئەم هەناسەیە نەماوقەتە چ خوایەک هەیە چ دکتۆرێک هەیە چ سەنتەرێک هەیە بتوانێت ئەمەت پێبەخشێتەوە جارێکی تر. ئەمە نیعمەتانێکن کە ئێمە لە ژیانی خۆمانە ئەسڵ حسابی بۆ ناکەین. ئەو خواردنێکی خۆیت و بەتەمای چێژی لێ بکەیت لەسەر زمانت تەنها لەسەر زمانەکانت زیاد لە 500,000 خانی زەوقی هەیە کە بەس پێتەڵێ ئەمە ترشە، ئەمە تونە، ئەمە شیرینە، ئەمە تفتە، ئەمە بێتامە، ئەمە ئاوە، ئەمە ساردە، ئەمە گەرمە، هەستی پێ بکەیت بۆی کە نیعمەتی خوای گەورە بزانیت هیچی شێداوا لێ ناکات تەنها پێتەڵێ کە خواردە بسمیلایەکی لەسەر بکە. خوای گەورە لە عەبدەکەی ڕازیە بێ کە خواردنێکی خوارد و دەست بەس کاتەوە و سوپاسی خوای گەورەی لەسەر کات. بەس چاوی تۆ کام شێبڵە و کام کامێری زۆر موعەقەدە چەندەها هەزار فایبەری بۆ چووە. بەس چاوی تۆ 9 ملیۆن شێبڵ فایبەری لێ دەرەچێت بۆی کە وێنەکانت بۆ بگوازێتەوە. ئەمە لە کوێی دنیادا هەیە، ئەمە لە شوێنێکە لە یەک چرکەیە 20 دانە ڕەسمە بۆ بگرێت. کەسێکە بینی 10 ساڵ لەو پێشنا بینی کە ئەڵێ وەڵای ئەناسم تۆم بینی وەلی شۆ بینی نازانم وەڵای بینم کەوتەوە تۆ فڵان کەس دیت. ئەمە ربنا وسعت كل شيء رحمة وعلما. ئەگەر ئیساکەنە پێتان بڵێم کەواتە خوای گەورە تەنها بە ڕەحمەتی لەگەڵمانە نییە بە عیلمەکەی لەگەڵمانایە بە هەردووکی وەڕەحمەتی وەسعت كل شيء
ڕەحمەتی خوای گەورە گەیشتووەتە هەموو شوێنێک. ئەگەر ئێستا پێتان بڵێم ئافرەتێک لە ماڵەوە مناڵێکی بەجێهێشتووە، مناڵێکی ساوای بەجێهێشتووە، خۆی هاتۆ بۆ وێرە مێردەکەش و ماڵ مناڵەکەی هەمووی لێرە، بەس ئەو لە ماڵەوەیە، مناڵێکی ساوایە. بەڵام خەمتان نەبێت، پارچە گۆشتێکی بۆ داناوە، پارچە خوێنێکیشی بۆ داناوە، ئاویشی بۆ داناوە، تورەکەشی بۆ داناوە، هەموو شتێکی بۆ داناوە، ڤیتامینەکانیشی لە پاڵیان داناوە. بەڵام دەرگاکەی داخستۆ و کەس ناتوانێت بیکاتێ. تەسەوڕەکەن ئەم مناڵە هەتای ئەم محاضەرەکە تەواوەتی بژی، ئەگەر 24 سەعاتی غافڵ بۆ ئاگای لێ نەما. تەسەوڕەکەن چەند بمێنێتەوە لەژێر دار و پەردووی زیلزالێک و ڕووخان و داڕەمانی بینایەکە. هەموومان دەڵێن بە تەکید ئەمرێ. خۆشەویستانم، ئەو مناڵی خوای گەورە لە ڕەحمە نووسی کردووە، کە ناوەکەی بۆ خۆی ڕەحمە. ئەزانن تەنها وێڵاشێکی هەیە، ئەزانن تەنها ناوتورەکەیەکی ڕەحمایە، ئەزانن ئاوێکی بەدەورەوەیە، ئەزانن هەموو پێداویستەکان خوای گەورە بۆی دروست کردووە، کەسیش دەستی نایگاتێ. تەنها قودرەت و دەسەڵاتی خوای گەورە نەبێت، بەو دەرکە پەتکوو، بەو ناوکە پەتکوو، بەو گۆشتەکەمی کە بۆی دروست کردووە، هەموو تاقەیەک و مەخزنێکی هاتێ. تەنانەت ڤیتامینی وای دروست کردووە خوای گەورە، بۆیە دایک لە کاتی حەملا تووشی زۆر کە بخوێنێ بێ، چونکە مناڵەکە خەزنەکەی خۆی ماوەی ساڵێک هەڵە لێ لە وێڵاشەکەیە، نەوەک دایکەکە بەشینەکە، ئەم بەشەکەی خۆی احتیاط کردووە، بەشی خۆی بەداناوە، ڕزقەکەی خۆی بەداناوە. خوایە لە ڕەحمێکی ئاوایە کە ناوەکەی ڕەحمان و ڕەحیمە، بە عیلمەکەی خۆی ئێمە بیر نەچووە، کە تەنها ئەو وێڵاشەی کە ئێمە لێ دروست بووین، کە ئێمە هەموومان لەو ڕێگەیەوە هاتوین، تەنها ئەو وێڵاشە. ئەگەر وێڵاشەکە بێنینە دەرێ، هەرچی دکتۆری دنیایەدا بنی لەناو ڕەحمە، بەڵێن بەس تۆ گۆڕانکاریی ئۆکسژین و دۆئۆکسیدی کاربۆن و گلوکۆز و پێداویستی ئەم مناڵە بکە، وەڵڵاهی بە هەموو دکتۆری سەر ئەم زەویە ئەو مناڵە ڕۆشتەین. والله سبحان الله، ئەمە چ نیعمەتێکە خۆشەویستەکان من و تۆی تیانن. لەبەرەوە ئێمە بزانین لەگەڵ چ خوایەکە مامەڵە بکەین، لەگەڵ چ خالقێکە مامەڵە بکەین. هەر کاتێ ئینسان خوای ناسی، خوای بەم ڕەحمەت و گەورەییە ناسی، خوای بەم ڕەحمەت و عیلمە ناسی، تووشی هەڵە نابێت. ئێمە زۆر جار ئینسانێکاڵین ساکە هەموومان دڵمان خۆشە و بانکەکەی ئەو ئەمنیتیایە و ئەو خانووی کڕیوە و ئەو ماشەڵڵا سیارێکی ئاخیر بۆدیلە و براگەل لێنێ لە کوردستانیش مۆڵکی هەیە لە خوا بەزیارەوە و پانەی بڕە باقی کردووە و جوازی وەرگرتووە و ئیقامەی هەیە و برە مەپرسە. ئەو نێخۆشحاڵن تووشی نەخۆشی بوو. ئەو نێخۆشە دکتۆرەکە پێڵێ لە تۆ شتمانی ترەژی. ساڵێکی تر ماوە ژیانە. هەرچیەکی هەیە بیرێچێتەوە. هەرچیەکی هەیە ئەیدا بۆ ئەوەی کە بژین. بەڵام بیر ناکاتەوە گەر هەرچیەکی هەیە بیبەخشێ لە پێناوی خوای گەورەیە. ئەوێ ئەتوانێت بەهەشتێک بۆ خۆی بکرێت لە قیامەتە. ئەتوانێت شوێنێ بکڕێت. باخێ بکرێت لە بەهەشتا کە خوای گەورە فەرموویە عەرضها السەماوات والأرض. ئەزانن فراوانی بەهەشتێکە خۆشەویستەکەم. فراوانی بەهەشت بەقەدە فراوانی ئەرض و ئاسمانەکانە. جارێکیان مەتانەوی تۆزی بێنە پێشەوە ڕێزان خەڵک زۆر دەڕۆستاوە کە تۆز بێنە پێشەوە. جارێکیان فەرمووی دوو عالمە بن بەڕێگەیەک هاوسەرەکەن بۆ داوە ئەچن هەموو ژیانیان لە پێناوی خوای گەورە و داوای خوای گەورەیان بەسەر بردووە. یەکێ لە عالم و پیاوچاکەکان لەناو ئەو بیابان و سەحرایە لە بینی مووسڵ و هەولێرە لێیە قەومیە و وەزمی تێکەچێ و ئەکەوێت و گیانەدات و ئەمرێ. ئەمی تریش بە تەنیا خۆی ماوەتەوە خوای ئێستاکە لە جەنازەیە بۆ بملێ و لەم دەشتەیە و نازانێت چی لێ بکە، چاوەژێڕێ بەڵکو کاروانیە ڕێبوارێ بۆ ناوەیە تێپەڕێ. کابرایەکی دەشتەکیە بینێ لە دوورەوە خوشترێکی پێیە ئەلێ ئاقوربانێ بوو خوا فریان کۆ برام عەرەبی کوردی وەربا ئەم جەنازەی پێ کۆبشانینەوە. ئەویش وەڵا بخوا من جەنازەشتم نەناشتەوە تا ئێستاکەنەوە نوێژی مردووش نازانم، بەڵێ تۆ بەزۆرە دەستبارێکم لەگەڵا تۆرە قەبرەکەم لەگەڵا خەڵکەنەوە لە دوای منەوە بۆستە
مشكلەیەکمانی ئینشاءڵڵا من خۆم هەموو شتێک دەزانم. ئەم عالما فەرمێت نوێژمان لەسەر کرد و قەبرمان بۆ هەڵکەن و شتمان و کفنمان کرد و شادمانەوە. ئیلا بووم بەدیار چێلی قەبرەکەیەوە خەوم لێکەوت ڕەفیقەکەم کە وەفاتی کرد بۆ هاتە خەو. وتم فڵان کەس خوا چی لێ کردی؟ وەڵا خوا لێم خۆش بوو. خوا زۆر بەڕەحمە ڕەحمان و ڕەحیمە لێم خۆش بوو. منیش گومانم کرد بە عیلمەکەی بە داوەکەی بە لێبڕانەکەی خوا لێ خۆش بوو بێ. وتم بەچی خوا لێ خۆش بوو؟ والله بە دوعای ئەو پیاوەی کە لەگەڵ تا وەستا بوو نوێژەکەی لەگەڵا کردی. بە دوعای ئەو ئەڵێ ئیتر منیش کەس کەوتەکەونەوە وتم خوایە بە چی وت بێم پیاوە بە چ دوعایەکەی دەبێت. ئەڵێ ئێستام قبرم بەجێ هێشت و ڕامکرد بە دوای کابرایە لە بازاڕی مووس ڕاگرتم. وتم ئەوە کابرا بەرە تۆ خەریکی چی بۆ چی یاکەین کورد وەڵام من حاتم شتەکەم بفرۆشم. وتم ئەی تۆ بۆ خوایە کە نوێژێ لەسەر ئەو برادەرەی لێم کرد چی وت؟ بەخوا هیچیش نازانم هەر دوعام بکرد. وتم نا شتێک بوو بەخوا خوای گەورە بۆ بووی تۆر و پیاوە خۆش بوو. والله هیچ شتێک نابم بەس یەک شتم وت. دوای فاتحام خوێن و سەڵاواتم دا وتم خوایە ئەم پیاوە ئەگەر میوانی من بێ ئێستا مشتەکەمی بۆ سەرە بڕم میوانی تۆیە و تۆش ئەرحەم الراحیمینی بزانم خۆچی بۆ بکەیت. دەوتم بەخوا خوا بۆ لێ خۆش سەیری کە لە چ دەرگایەکەوە هاتووە بۆ خوای گەورە ئەگەر میوانی من بێ مشتەکەمی بۆ سەرە بڕم بزانم تۆچی بۆ بکەیت. وەڵێ بەڕێزەکانم خوای گەورە ئەم خوایەیە لەبەرەوە ئەگەر پێیان وتیت هەر چیەکت هەیە و زۆرت نەماوە لە ژیانە فرێ حەجێک و عەمرەیەک بکەوە زۆرت نەماوە شتێ بەخشە زۆرت نەماوە شتێ پێشکەشە بۆ قیامەتی خۆت دڵە نەلەرزێ. تۆ بەرەو خوایەک دەچیتەوە لە دایک و باوکت بۆت بەڕەحمترە کەسی ئەوەت نەبێت. ئەو ڕەحمەی ئەوە کە تا بەشی کردووە لەسەر ئەرزا بەشی هەموو خەلایق ئەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گیاندار قاچی بەرز دەکاتەوە بەر بەچکەکەی نەکەوێت هەر بەشێکە لەو ڕەحمەتێکە خوای گەورە پێداوە. لەبەرەوە خوایەک بەم عەزەمەت و ڕەحمەتەوە کە ئینسانی بەو شێوە جوانە دروست کردووە ئەو هەموو نیعمەتەی پێبەخشیوە وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە ببژێن بەسەرتانەوە بۆتان تاو نابێت باجی نابێت تاکسەکەیتان بۆ نادرێت. پێتاشی خوانی بڕێ خوای خوا لە قەبرەکەی تزیابێت یاخود بە سەلینی خۆم باوکم بۆی کڕێت. زۆرە باتێ سیارەیەکە بۆ کڕێت زۆرە باتێ شەهادەی خوێندنەکە و بێتەواوەکات باوکان لەوە چێ لەمە زیاتریان دەسەڵات نەبێت هەتا قیامەتیش مەمنوون نیت. ئەی خوای گەورە خوای گەورە زۆر لە دایک و باوکت بۆی بەڕەحمترە کە هەموو ئەمانی بۆ ئامادەکردوویت. لەبەرەوە ئەگە وتیان بەیانی ئەمریت بە شەرتی خۆمان بۆ حازر کرده بێت کە بزانین بەرەو خوایەکی ئاوا ڕەحمان و ڕەحیم بچینەوە جوانی نەبێت. زۆر کۆڵی پێوە هەڵ نەگرین زۆر خەفەتی بۆ نەخۆی نەڵێن دوکتۆر جان وەڵا ئەمرم و مناڵەکانم هەتیوەکەوێت وەڵا دوکتۆر جان ئەمرم و مناڵەکانم بەکەوێتە دەستی باوەژن وەڵا کوڕەکەم ئەمرێ نازانم بۆ چۆچێت. لەم هەوایە تازی زۆر لە تاقانەکانم بەشداریمان کردووە کابرا چوار خۆشکی هەبوو براکەیان بە حادیسەیەکی سیارەوە ڕۆیشتووە پێم وتە نەزانم کوڕەکەتان ئێستا لای شەیە لای کەسێکە کە زۆر لە ئێوە بۆی بەڕەحمترە. من ئەگە بزانم مناڵەکەم باوکم کەسوکارم لای خوایەکی ئاوایە لای زاتێکی ئاوایە ئەبێ چ خەمێکم هەبێ ئەبێ چ خۆڵێکم پێوە ڕەگرت بێت. وەی بەڕێزەکانم ئێمەی موسڵمان لەم ڕەحمەتەیە ئاژین و ئەم عیلمەشمان پێدراوە بەم کەمە عیلمەی خۆمانەوە ئەو لە فێربووی. من ئەمەی کە لە تۆبا تێگەیشتە بم ئەگەر ئێستاکە ناوە خوای گەورە بێتە بەرچاو ئیمانم زیاتر فەرق ناکات. بەڵام تێگەیشتوم ئەگەر پەردەی خانەیە تێکچێت چ قیامەتێ بەسەر ئینسان نەدێت. تێگەیشتوم ئەگەر زەڕێک لە مەساری خۆی لابە چ حەربێکی نەبەوەی دروستە بێت. تێگەیشتوم کە هەموو ئەم شتانە وەکل شەیئین عیندەهو بمقدار هەمووی خوای گەورە بە تەوازونێ ڕایگرتووە.
ويخوي قرأت من إنما يخشى الله من عباده العلماء أو يكليك علم أقوم بيته ويدوا دارم إخوي قرأت أناسي لأستي ناسي قبل رقارة ويتوي كليريت نابي خود براورتي بكسيك أخوانا ناسي مهما كان شادي لتو برستر بي لتو قبر تربي لتو زيرك تربي لتو دانا تربي ما دم تو دينداري نابي كزدتو عالم تلو زانا تلو دانا تربي أكري شادي برستر بي أكري باريزي تربي أكري لكاريك خبير بي بس ناكري يشكرو بي شكتو إخوة آواء ناسيت ويا أبيت أو رحمتي إخوة دورك همانة شون بيغنبري إخوة صلى الله عليه وسلم بوبا رحمة للعالمين أبي مجدوبا رحمة للعالمين بي وأو خلقي دورو برما بلا هنا كنيسة بيتو بي كريتو بي كيف مزقود بلا ضلي أواني كنيسة كيان دروس كردو قرايما ضلي أمانة ما قريوا أمانة ما هنا واحد بخويا كنيسة قبورين بمزقود أما شوشا أما فتحة أما دسكوتيكي قبرتها نالي نبي يشني أخوانا خاصة أما دسكوتيكي قبري أخواني قبرا لهمو كسيكي قبولك كبقاوني بجداني كردوا أو كبدعائك أو ككومنتي أو كبلايك أو كبكوستي بجداني كردوا بلام لو قبرتر أوي إما ضلي بندكان ولا أخواني قبرا جورج بين وراكشين نيرني خلق شتنا وجعلنا بوح خلق بقرين وأوي خلق بكيش كي لك الصومانة وأم رحمتي إخواني قبرية شكا أو خلقيت لم رحمتي بيبشر لو أنا يأمر الجنسي والله تام بيبجمي لفاري خلقي بيبجمي لجواني خلقي بيبجمي لشعري خلقي بيبجمي بلام ناكر يا خلق لرحمتي إخواني قبرية ناكر يا خلق للدنيا درجيتو إخواني قبرية مناسبة أما مسؤولياتي قبرية قيامتي إيمة إيوة جيتان بوم كومالجاية أم كومالجاية أجر هاتو شوني إيوة يكدو تبا إيوة جدا سبتانا شوني بو أوان لباشتاب كيفو أما إيشي إيوة في خبري صلى الله عليه وسلم لكاتك على مدينة وبرو الشام بوي قال لك أبو لسر أو رقيا لسر رقيا أردن نابي عدي كوري حاتمي طائب حاتمي طائب أو بياوا بخشنديبو كهو خلقي ناسي بياوا شو توانايك وشو إمكانياتك وشو خيري كيه قال لك زور بخشنديبو كان أنا جاري كان الله ميواني أنهات شون أسبقين يا بكرن شوكة شون بقرقي وكي كرم عدي شي ما هي شو والله بابا هيش ما نها وكي كرم برو شي ما هي سري برو وشتي بينه و ميوانا كان شو شتي كان هم سري برو خاطوا شو تي كاب يخوا بخير بنجا كيتا فاردو شون خدمتان كم والله هاتوين أسبقوا لي بكري والله اسمعوا ويعرف برتاني خاف في تاني وخاص بكش مستقبلي هذا وش أمبياو كذا نصراني كركشي توالي خوي هر نصراني بلام يتير ولا كشكاني نصرانية ومسيحية كبيا نوع عدي كبيا خمري إخوان زيكو لسلولكاني أو وتي عن عدي محمد زيكو تهو سابق خوبك وتي دفاعك وتي عن دفاعك بناكرير اگر اتوانی بشی مسلمان مدنا سری خورد سیارکی پیچای و حاضری کرد جانتاکانی تیابار کرد فولی کرد لبانزین سیو شکیل سردانا کنترواکین زی کرد و مالونالی وتی اگر محمد او راکن و مال شوانی بلاو کرد وتی جو هالخن محمد زی کو پی ماله روزی کانتیان او محمد او فزانی پیغمبری صلی الله علیه وسلم زی کو تو بپدا هر أموي كرا سواق خاطر وكشترو أسبقاني وراي كبر الشام برأولد لتاوش برزي خوي ما ونالي خوي تركت شوكي بجيش شوكي نامي سفانة وشوكي فوق دس بيغمبري صلى الله عليه وسلم شوكي كهنان بمزقوت أمر رجل بيغمبري قابل بردمياتي قريب يا رسول الله هلك الوالد وغاب الوافد فمن علي يمن عليك الله أي كغمري وبابكم مرت كحاتم بو بلا كشم نهاتو بدوام وبن كريتوا رحمة يبقى خوارك ما يبقى فمسي روشنا سيكر
هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی سێ فەرمی تۆ چی؟ وتی من سەفانەی کچی حاتەمی طائیم باوکم پیاوێکی زۆر گەورە و بەڕێز بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لەو کانە ئەبووکی مسلما لەتەرەحەمنا عەلەیه ئەگەر باوکت پیاوێکی مسلمان بوایە دوعای ڕەحمەتمان بۆ کرد لە خوای گەورە چۆن ڕەحمەتەکەی خوای گەورە ئەو لە زۆرە بەشی ئەویشەکە بەس ئەو بۆ دنیا و ناوی کرد خوای گەورە دنیا و ناو و شۆرەتی هەیە ناوبانگەکەی هەتا ئێستاکە نەژماوە یەکێ زۆر بەخشەدە بێڵێنە حاتەمی طائیم کۆمەڵگەیان حاتەمی تێ بیستووی دارم ئەمە ئەم پیاوەکە پێغەمبەری خوا کە ئەبینێ کچی ئەم پیاوەی بەرەڵایە کات و ئەینێرێتەوە اینجا چێ بۆ گیانی براکەی کۆمەڵە قسەی زۆر ڕەزینی پێ ئەڵێ تۆ لەبەر ژنەکەت و مناڵ و مناڵەکەت مێنی دەکرد جاربرە ئەگەر شوونەکات و لای براکەی بێت دڵی زۆر مەس کرد ببینە ئەلێ چی بکەم ئەلێ ئەگەر خەیری دنیاکەوێ چوو بەلای محەممەد ئەگەر خەیری قیامەتیش دەوێ هەر چوو بەلای محەممەد پیاوێکی ئەوە بەڕێز و بەڕەحمە کە ڕەحمەتەکەی لە خوا وەرگرتووە پشیمان نابێتەوە بکات چی بەلای حاتەم کوڕەکەی کە ناوی عەدیە چوو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا کە لە شارەکەیە دیار نییە و شارەکەی بەجێ هێشتووە سەحابە هەمی بەتاقەت ئەڵێنەوە عەدی لەکوێیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئومێد دەکەم خوای گەورە بیهێنێ کە دەستیشی بخاتە ناو بزمەوە وەختێک دەزانم عەدی دەرەکەوێ و یەتە ناو مزگەوت و سەلامەکا و یا بەلای پێغەمبەری خوا دەستە خاتە ناو دەسێوە سەلام لە پێغەمبەری خواکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ عەدی کاتێوە ناتۆ موسڵمان بیت ئەڵێ من موسڵمانم من دینی خۆم هەیە من مەسیحیم من نەسرانیم پێغەمبەری خوا فەرمێ من لە تۆ شارەزاتری دینەکەی خۆتم زیاتر تۆ یەک لەسەر چوار باش لە خەڵکی وەرناگری تاکسیە لە چەند ساڵ 20 ببێت تۆ لە ساڵ 25 لەو خەڵکە وەرناگری ئەڵێ با ئەڵێ تۆ خۆ نەکردۆ بە گەوری قەومەکەت با ئەڵێ حرامیان بۆ حەڵاڵ ناکەن و حەڵاڵیان بۆ حرام ناکەن ئەڵێ با دێ و عیبادەتی ئێوەیە ئێوە خۆتان کردۆ بەخوا قەشۆ گەورەکانتان خۆیان کردۆ بەخوا اتەخەذوا ئەحبارهم وەڕهبانهم ئەربابا من دون الله دوای وڵات پیاوە قسەکانی زۆر بەخۆتە عیلمەکەشی زۆرە ئەڵێ پێغەمبەری خوا دەستی گرتی باشینە بۆ ماڵ پێغەمبەری خوا چۆن جیاوازی لە بینی خەڵکا ئەکات گەشتا موسڵمان نەکرد دەستێک گرتی با بۆ ماڵەوە ئەڵێ خوایە ئەم پاشایە مەلیکە پێغەمبەرە نەمەزانی ئەڵێ لە ڕێگا پیرێژنێکی لێ پێیا بوو وتی ئەی محەممەدیشم بێتە ئەلێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینیم چۆ بردەمی پیرێژنەکە ئاوا سەری داخستن و پیرێژنەکە قسەی بۆ پاشا قەدەمە ناکات لەگەڵ شەڕ پیرێژنەکە یەک سەعات ڕای بردووە قسەی بۆکە ئەمی سەری بۆ لەخێنێ ئەم چۆنێ بێ پاشا بێ ئەڵێ ئیشی پیرێژن تەواو بوو لەگەڵ ما هاتووە بۆ ماڵەوە وتمە بێ قەسری محەممەد چۆن بێ ماڵەکەی چۆن بێ ئەڵێ کە سوڕاینەوە و بردمێ ماڵێک لە ماڵەکانی ئەڵێ یەکدانە ڕاخەری تیا بێ ئەلێ ڕاخەرەکەی هەڵگرت و دەژێ منە ڕای خست و لەسەری دانیشم خۆی لەسەر ئەرزەکە و لەسەر خۆڵەکە دانیشت ماڵەکانی ئەم حسابی وایە منیان الحەمدولیلا وەڵای ئەگەر یەک ماڵ هەبێ ئاوا بژی لە کوردستانە یاخود لەم بەریتانیایە قەسەم بەخوا یەک هەفتە ئەگەر بە باسی سۆشیال میدیا لەن ماڵێک هەبوو یەک ڕاخەریتیا بۆ بچووی ئاتی خوا ڕەحمەتی خواتان لە موسڵمانە شتێکیان بۆ بکەنەوە وەڵڵاهی بە هەزارها پارەیان بۆ ئەچێت بەس لەبەرەوەی کە ئەو وەزعە خەڵک بە چاوی خۆی بینیوێتی جا عەدی خۆی بە چاوی خۆی مەزەڕەکەی بینیوە ئەڵێ ئەوم لە ماڵی پێغەمبەری خوایە بینیتم وەڵڵاهی ئەمە ماڵی مەریک نییە ئیلا بە ماڵی پێغەمبەر بێت ئەڵێ شتێک لە دڵما ئەمیش موسڵمان بوون موسڵمانان هەمی لە خوێنەوارە هەمیان فەقیر ئەتێ بچی بۆ وڵاتێک بڕۆ سودان وڵاتانی موسڵمانان چەند شەڕ و شۆڕ و ئاژا و کوشتن و بڕینی تایە ئەلێ لە خەیاڵی خۆما بیر لە ما کردەوە پێغەمبەری خوا فەرمی عەدی ئەزانم تۆ موسڵمان نابی لەبەرەوەی کاڵێ موسڵمانان هەمیان فەقیر هەی لەڕۆ ئەزانم عەدی تۆ موسڵمان نابی ئەڵێی موسڵمانان تەأمینن بچن حەجەکەشیان بکەن لە مەککە والله جوبك والله ڕۆژگارێ دێ ئافرەت لە حیرەوە بە تەنیا لەسەر پشتی حوشتر دێت
حج عمري خويا كاتو بتنيا أجريتوا لهيج نافسي لخير والله إيه عدي جو بقرا روجيا كبير إخوائي جبرا همو كنزو كل زكاني كسرى وفارس ما نخاطر بردس والله إيه عدي روجيا كبير أو نبارة زور بيه خير وخيرات وزكاة نام مسلمانان زور بيه بارة بخشنا وكذنية خير وصدقيان ورقريه هدي فرميان ذيك داعي للضلال بالصبر أو كبير من هيك الدواء أو نخوشي مسلمانان كخلق سيدي ما كاكم ولا سرش شلون قناعت ما في بكام مسلمان بي لما أنا هميان داكوتون هميان أخوانوار هميان بنا هذي لا يم بنا من دوا لتو فقيدي وشوري ولاتي خونا رايح كردوا عليك زانم رجالي في آواده مسلمان بو والله دوانم بچالي خون بيني سيميان مارو أبي دواتر لسدواي عدي كري حاتم لسدمي عمري كري عبد العزيز هاتجي كأونا زكاة وبارزور ببو أيان دا بقنمو دانا وياما لسر شخص كان بلاوي أنا كدو بوي كتيرو تلوي شيوي لي إخوات ويا خوش مستكان إما دروس كلامي أم رحمتين وشونكوتي أم رحمتين للعالمين إيه أبي خومان شون بي إيه مشبه خومان يبقى على رحمة بي أما رحمة بي بو خلقا بأخلاقنا بأعكارنا بقفتارنا وكي خلق بينيني قرآني كي حيبي بسر أرزاق قريب مالكاني خومان شاكي منالكاني خومان شاكي خزانكاني خومان شاكي نمونيكي جواني يكيب كاتي أمولاتبي وارك خلق ما بيني كمان معجب فيه أنا روحتواني انطلاقين برا خومكا نك ما في خومان ورابي ونيوان جويتيكا ويوي هوادار بخشو استكان بابشتواني پروردگار اگر ايوش لبر مشغلت و سرقالي و راكراكي جيان پتا نكراو فلواني كي چاب كر كاربدستي كي چاب كر بتوانن عالمي كي باش يونيري كي باش اسلام بن امر من الله كان ترابشن نالكان كان وادرس كان وابي بجينن بيعني شان ازيبي وكان بلين هو كرد الواسطه يا بلي والله يكشتان ناشان هو اخر جارس موسر حول يمتاركم أزاني مكاتب وأمولاتا باسي سرطاني ودمان كدوا بشايتي ودكتورة خوشويستاني كالقلما والله إقل فيش أوانا والنبي لها مشتكا لدوانا ونين لفظي كبيرتقايا ضليشتان بوخ خوشوي والله أويك إيما بلي أم سرطانا أم نخوشية أم دوبارة بنوي الغدية عملياتي بوناكري دكتور نية لسرانسيني أم دنيا بتو عند سيتيوبا عكس كشي ما سلمان هو وتو أنا ناكري لهيش شيء في الدنيا ناكري لفظي بالرجال والدمان أمش بوي يقول خوش جناب تانا لهم بو أويك بزان هر كاتب كرد وكو على مكان يخوي وكو بيا مكان يخوي بو كاري قولي عليها المالي بيو إيش أنت أكيد به بكيا ونبو مسلمان أنا كردو يعني وسكربوه انتياي من دنيا مشكو عن إخوي كذا روجي كبيت سرب وزراء أموات كرد به بپشتوانی خواهی گوره وزیری اموالات کرده به رئیسی بلدی امشار کرده به بلان با مسلمانی هم مسلمان نبید ایمه نیه کرده که نیوش نکر نه حاشایی به وی ودار انشاءالله بپشتوانی پروردگار لم آستیا بین هر یکمان بم نیته بید بله ام خلقا اقامی بو ایمه بشری ولا دنیایا إيه مجبور إقامة وصفين لباش كان بالرجال أبي أمر رحمة لي وخلقي بتشالي الرفو كي نو خيانته سيدي دراسة كمان سيدي خلق كمان سيدي برامبر كمان لكي برضو كسيدي أنا كي بتشالي بزيهو ويا برواني شكل بناء أو لحظة كأتواني دسي هدايتي أبو دريشكي ولا قفو ما أنا بكيشاكين بوحاش والله عندي خلقيا لما يشتي برو باش بكيشاكين بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي عندي كي اللي ورقيه لبرو لهر شيء كوا دعوة تام فكرة لهر باتشيك وأندامك أو بنا برتو دعوة فكرة نكيد دريغي يبكي نكيد بشيمان بي شنك أمر الدنيا يصير سبين قيامة أروينو دنيا بجيولينو فرصتي كوا هل يكون لبردستان آيا لواني جاري كتير من لم شوني لم جيجيا أم دم شوا جوانا نحمي نبي نوا ياخذ إيوه من نبي نوا ويبرز كانوا
هیوادارم خی گەورەی خۆمان ناسی بێ و شوێنپێی پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم هەڵگرتە بێ و ڕێو شوێنی خۆمان دۆزی بێتەوە بەرچاوی خۆمان لێ ڕوون بێت اینجا کاتە بتوانین ماڵێکمان دروست کرد بێ بتوانین بە پێیەک وەستابین کە ئەو سەرمان لێوە دیار بێ چکە خی گەورە فەرمێ ئەفەمەن یەمشی مکیبەن عەلا وەجهیهی ئەهدە ئەمن یەمشی سەویەن عەلا صراط مستەقیم ئێمە بە پێیەک وەستابین و ئاواسێنی دوورەکەین ئەو سەرمان لێ دیارە خەڵکێک هەیە کە خوا نانەسێ و سەری بەرز ناکاتەوە بەڵام سەری وەکو هشۆ دایمە لە ئەرزای بەسەر دڵەکەی داناوە بەسەر ئەرزەکەی ئاخەی بە کێشەکە ئەم دوانە زۆر بە جیاوازیان هەیە قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله